ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات لە مەترسی تەشەنەسەندنی بەرچاوی هەردوو ئاڕاستەی دەلتا و ئۆمیکرۆنی کۆڕۆنا و بە سۆنامی ناوی بردووە. Delta and Omicron are twin threats that are driving up cases to record numbers. دکتۆر تیدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاندووە کۆبوونەوەی هەردوو زنجیرەی دەلتا و ئۆمیکرۆن ڕەنگە سەر بکێشێت بۆ سۆنامیەکی مەترسیداری حاڵەتەکانی کۆڕۆنا. ئەم هۆشداریەش لە کاتێکدایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپی ڕوبەڕووی شەپۆلێکی بەرفراوانی پەتاکە بوونەتەوە و ژماری پێوانەی یان تێدا تۆمار کراوە. بۆ نمونە لە فەڕەنسا بۆ دووەمین ڕۆژ لەسەر یەک بەرزترین ڕێژەی توشبوون تۆمار کراوە کە نزیکەی 208,000 حاڵەتە لە ڕۆژێکدا. هەروەها بەپێی ئامارەکانی زانکۆی جۆنز هۆپگنز لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەفتەی پێشوو ڕۆژانە تێکرا 265,000 حاڵەتی توشبوون تۆمار کراوە. لە چەند وڵاتێکی وەکو پرتوگال و دانیمارک و ئوسترالیاش ژمارەی پێوانەیی توشبوون شکێنراوە. هەروەک پۆڵەندا گیان لە دەستدانی 749 کەسی بە کۆڕۆنای لە 24 کاتژمێردا ڕاگەیاند کە زیاتر لە 75% ئەو توشبووانە پێشتر پێکوتەیان وەرنەگرتووە. ئەمەش بەرزترین ڕێژەی مردنە بەهۆی کۆڕۆناوە لە چوارچێوەی شەپۆلی چوارەمی پەتاکە. گەرچی توێژینەوەکان دەریان خستووە نەوەی ئۆمیکرۆن ئێستا شێوەی بەربڵاوی پەتاکەیە لە زۆرینەی وڵاتاندا و مەترسی کەمترە لە نەوەی دەلتا، بەڵام بە شێوەیەکی خێراتر لە ناو خەڵکدا بڵاو دەبێتەوە. بەپێی سەرچاوە هەواڵیەکان ڕۆژانە 900,000 حاڵەتی نوێ لە سەرانسەری جیهاندا ڕادەگەێنرێت. بڵاوبوونەوەی زیاتری پەتاکە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا وای کردووە پەنا بۆ وەرگرتنی سێەم ژەمی پێکوتە ببەن و لە بەریتانیا زیاتر لە 175 ئەو کەسانی تەمەنیان لەسەر و 12 ساڵەوەیە سێمین ژەمە پێکوتەیان وەرگرتووە. ئەمەش بووەتە هۆی نیگەرانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و سەرۆکی ڕێکخراوەکە ڕەخنە لە وڵاتە دەوڵەمەندەکان دەگرێت کە وەرگرتنی ژەمی زیاتری پێکوتە بە شێوەی بەرفراوان لە وڵاتە دەوڵەمەندەکاندا بڵاوبوونەوەی پەتاکە زیاتر دەکات. بۆ پێی بە دەست نەگەیشتنی پێکوتەکە لەلایەن وڵاتانی هەژارەوە دەبێتە هۆی زیاتر تەشەنەسەندن و گۆڕانکاری لە ڤایرۆسەکە و پەیدابوونینەوەی نوێی کۆڕۆنا.